ئەردەڵان ئەگەر گوێت لێمە با بزانم دیارە لە ئێستادا کۆرۆنا لە هەرێمی کوردستان پرۆسەی خوێندنی ڕاگرتووە، زۆرێک لە بۆنەوە مەراسیمەکانی ڕاگرتووە، دوێنێ کە 50مین ساڵ یادی بە قەزابوونی کەلار بوو، ماوەی چەند ڕۆژێک بوو لیژنەیەکی بەرفراوان 3 ڕۆژ مەراسیمی بۆ بە قەزابوونی کەلار ساز کرد بوو، کۆرۆنا ڕایگرت و زۆرێک لە چالاکیەکانی دیکەی ڕاگرتووە، بە تایبەتیوە کاماژەم پێکرد پرۆسەی خوێندنی ڕاگرتووە. ئایا کۆرۆنا هیچ چالاکیەکی وەرزشی لە هەرێمی کوردستان ڕاگردووە؟ چکە ڕوونە لە هەندێک لە وڵاتان ئەگەر یاریە نێودەوڵەتیەکانیش بەڕێوە بچن ئەوە بەبێەوەی کە هیچ جمهورێک لە ناو گۆڕەپانەکاندا هەبێ یاریەکان بەڕێوە دەچن. و بزانم لە سلێمانی چی چالاکیە وەرزشیەکان بۆی کۆرۆناوە ڕاگیراون یاخود نا. دیارە دەنگم تا ئێستا نەگەشتووەتە پەیامنێرمان ئەردەڵان محەممەد. ئەردەڵان کۆرۆنا چه کاریگەریەکی لەسەر چالاکیە وەرزشیەکان لە سلێمانی کردووە؟ بەڵێ سڵاو لایەوە و لە بینەرانیش هەڵبەتە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە هەر کاریگەری لەسەر سەرجەم بوارەکانی تری کۆمەڵگە نەبووە، لەسەر ژیانی مرۆڤەکان نەبوو، بەڵکو لەسەر وەرزشیشە بووە. بۆ پێی نوێنەرایەتی سلێمانی لیژنەی ئۆلۆمپیک کوردستان سەرجەم چالاکیەکانی بە ئاگاداریەک بۆ یەکێتی وەرزشیەکان سەرجەم چالاکە وەرزشیەکانی سنووری پارێزگای سلێمانی ڕاگرت، بە تایبەتی مەلەوانگەکان و هۆڵەکانی لەشجوانی و لەژڕێکی هەروەک بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانی ئەوەی بە پەیامیش ڕاگەیاند کە بەهۆی ئەو ئەندامانەی لە لیژنەکانی قایمقامەتی سلێمانیدایە ئاگاداری مەلەوانگە و هۆڵەکانی لە جوانی و لێژڕێکیان کردووە کە ڕێکارە یاساییەکان و تەندروستیەکان تونند و تۆڵتر بکرێن ئەگەر بێتەوە ڤایرۆسەش بڵاو بێتەوە ناچارن کە دایخەن. هەروەها نوێنەرایەتی دووهۆکی لیژنەی ئۆلۆمپیک کوردستان ئەویش بە هەمان شێوە سەرجەم چالاکیە وەرزشیەکانی سنوورەکەی ڕاگرت تا 1/4 مانگەی داهاتووتر و ئاگاداری وەرزشکارانیشی شارەکەی کردوێتەوە کە هاتوچۆی تەنانەت دەرەوەی پارێزگای دووهۆکیش نەکەن. ئەمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان. لەسەر ئاستی عێراقیش یەکێتی لیژنەی تەندروستی وەزارەتی تەندروستی عێراق بڕیاریدا کە یاریەکانی خولی نابی عێراق بەبێ هاندەر بەڕێوەچێت، بەڵام لە بەیاننامەیەکی فەرمیدا کە دوێنێ بڵاوکرایەکێتی تۆپی پێ عێراق ئەو بڕیارەی ڕایگەاندووە تاکو بە فەرمی بە نووسراوی فەرمی ئاگادار نەکرینەوە ئێمە ئیش بۆ بڕیارە ناکەین و یاریەکان بەبێ هاندەر ئەنجام دەدرێن. بە دڵنیاییشەوە یەکێک یاریەکانی ئەو چواریانە جەماوەریە زەوراق وەجەویە شورتە تەڵەبە دەبینین یاریگاکان پڕ دەبێتەوە لە جمهور. لەسەر ئاسی عێراق لەسەر ئاسی ناوچەکەش وڵاتی ئێران کە دراوسەی عێراقا دەبینین یاریەکانی خولی ئێرانی بەبێ هاندەر ئەنجام دەدات. هەروەها خولەکانی وڵاتانی یابان، چین، ڤێتنام، کۆریا ئەمانەش بڕیاریان ناو یەکێتی تۆپی پێی ئەو وڵاتە کە خولەکانیان بۆ ماوەیەکی نادیار دوا بخەن ڕابگرن ئەویش بەهۆی بڵاوبوونەوەی پەتا و ڤایرۆسا. هەروەها لە ئێستادا کە بڕیا بوو لە وڵاتی سین پاڵەوانێتی گۆڕەپان و مەیدانی ئاسیا و جیهان ئەنجام بدرێ بە هەمان شێوە ئەم پاڵەوانێتیش دواخرا لە ئێستاشدا گفتوگۆیەکی چڕ لە نێوان یەکێتی لیژنەی ئۆلۆمپی جیهانی و یابان لە ئارادایە بۆ ئەوەی کە پاڵەوانێتی ئۆلۆمپیاتی تۆکیۆ 2020 کە بڕیارە لە وڵاتی یابان ئەنجام بدرێت لە ئێستادا لە گفتوگۆی ئەوەدا کە دوا بخێ. بەڵام بەرپرسانی وڵاتی یابان ئاماژە بەوە دەدەن کە هەموو ڕێکارە یاسایی و تەندروستیەکان لە شێوەیەکی زۆر بە شێوەیەکی زۆر بەهێز ئامادە کردو و سوورن لەسەرەوەی کە ئۆلۆمپیاتی 2020 لە وڵاتی یابان لە تۆکیۆ ئەنجام بدرێت بۆ پێی ئەگەر ئەو پاڵەوانەتیە داخرێت دواخرێت جارێکی تر ئەو فرسەتە نادرێتەوە بە وڵاتی یابان. هەروەها لە زۆربەی چالەکە وەرزشەکانی تر وڵاتان کە ئەنجام ئەدرێت بە تایبەتی یاری فۆرمۆلان کە ئەمەش ئەو کۆمپانیای سەرپەرشی بەڕێوەچوونی پاڵەوانەتیاکە بۆ هۆی دواخستنی پاڵەوانێتیەوە بەپێی ئەو سەرچاوە ڕۆژنامەوانیەکان کە ئاماژیان پێکردو بڵاویان کردوێتەوە بڕی 20 بۆ 30 میلیۆن دۆلاری زەرەر کردو. ئەگە بێت و زیاتر پاڵەوان تێدا دوا بخرێت ئەو بە دڵنیایی و کۆمپەرپرسانی کۆمپانیەکە ڕایگەێنن کە زیانەکان زۆر لەوەی ئێستا زیاترە بێت کە لە ڕاگەاندنەکان بڵاو بۆتەوە. بەڵێ ئەمە ئەو زانیاریانە بوو کە لەسەر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سەرجەم چالاکیە وەرزشیەکانی لە زۆربەی وڵاتانی جیهان پەک خستووە.
زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئەردەڵان محەممەد لە شاری سلێمانیەوە لەگەڵ